لا تۆری هەندێمی بەرنامەی بەیانی باش کوردستاندا لەگەڵتان بەردەوامی لە تۆری دومدا باز لەم هەفتەیە دەکەن کە بە هەفتەی نابیستاندا ناسراوە بزانین ئەو کار و چالاکی و هەروەها ئەو ڕێڕسمانە چێکە بۆ ئەوان دەکرێت و بۆ ئەوان ئەنجام دەدرێت لە هەمان کاتە باز لە هاوکاریەکان دەکەین لە هەرێمی کوردستان، باز لە ئاستانگەکانیان دەکەین، باز لە هەبوونی وەرگێڕ دەکەین ئەوانەی کە شارەزان لە بواری زمانی ئاماژە تا چەند گرینگە ڕێژیان زیاد بێ یاخود هەبێت لەگەڵ ئەواندا. بێگومان ئێمە وردەکاری ئەم بابەتەوە زانیاری زیاتر سەبار بەم بابەتە وەردەگرین کە بە میوانداری مامۆستا بەهار مەحموود شارەزا لە زمانی ئاماژە لە ستۆدیۆ ئامادەیە. بانی باش مامۆستا بەخێر بێ. بانی ئەوش باش، زۆر سپاس. ئەم هەفتەیە بە هەفتەی نابیستان ناسراوە. ئایا کار و چالاکی لەم هەفتەیەدا دەبێت چ ڕێوڕسمێک بەڕێوە دەچێت؟ ئەم هەفتەیە لە 29 تاکو 26 هەفتەی نابیستانی جیهانیە. ئێمە بە حکمی ئەوەی کەسەر بە وڵاتی عێراقین هەفتەی نابیستانی عەرەبی جیایە لە مانی چوارەیە، بەڵام ئەمە جیهانیە. هەروەها لە 23 مان ڕۆژی زمانی ئاماژەی جیهانیە. ئەمە لە ساڵی 2007 ئەم ڕۆژە دیاری کرا، 23 کە دیاری کرا لە ساڵی 2010 یادی ئەکرێتەوانە. بۆچیش 23 نۆدانرا؟ چونکە یادی دامەزراندنی یەکێتی نابیستانی جیهانیە لە 23/1951 ئەم ڕۆژە دانراوە بە ڕۆژی زمانی ئاماژەی جیهانی. باشە کە هەفتەیەک بە تەواوەتی دیاری کراوە بۆ نابیستان، ئایا گرنگی ئەم هەفتەیە لە چیدایە؟ چ جیاوازیەک دەبێت لە بۆ منە لە هەفتەیەکی ڕابردوو یاخود هەفتەیەکی داهاتوو چی تیاکرێت لەم هەفتەیە؟ لەم هەفتەیە نابیستان لەو ساڵەیە خۆیان ئامادەکەن لەم هەفتەیە هەموو چالێکەکانە هەموو کێشەکانیان کە بخەنە ڕوو بیخەنە بەردەمی بەرپرسان و بیخەنە بەردەمی حکوومەت کەوا کێشەکانیان چارەسەر بکرێت. تەوان بە کۆمەڵە چالاکی کێشەکانیان دەرەبڕن، ئایا بەهرەکانیان دەرەبڕن، کێشەکانیان دەرەبڕن، ئەویش لە ڕێی پێشنگاوە بێ، لە ڕێی وەرزشەوە بێ، لە ڕێی سمینار و وەرکشۆپ ئەو شتانەوە بێت. خۆمان نەزانین لە کۆمەڵگای ئێمە بەداخەوە نابیست زۆر وەلانراوە. ئێمە ئیمساڵ ئەمە یەکەم ساڵە کە لە هی هەفتەی نابیستانی جیهانی ئێمە بەشداری بکەین، چونکە ئەمە لەو کاتە ئێمە وەکو ڕێکخراوی ئاماژە افتتاحی ڕێکخراوەکەمان خستم هەفتەیە بۆ ئەوەی زیاتر تەرکیز بکەینە سەر نابیستان، کێشەکانی نابیستان بکەینە ڕوو، کە بە کۆمەلگایش بڵێن کە نابیست بەهرەمەنە، بە نابیست توانای هەیە، نابیست ئەتوانێت فێر بێن، نابیست ئەتوانێت ئیشکە، نابیست دەتوانێت کە هیچ جیاوازێکی نییە لەناو کۆمەلگایە. ئەمانش بەشێکن لە کۆمەلگا، توانای فێربوونیان هەیە، توانای بەرەو پێشچوونیان هەیە. کاتە بێگومان ئێمە سەر و پێشنگای کە ئەوان تێیدا بەشداری بوون، ئەوانەی کە نمایشیان کردو خۆت ئەرزان کردو بۆ هاوڵاتیان بەهرەکانیان، بەڵام لە قسەکانتە ئەمەژە بۆ کرد کە نابیستان لە هەرێمی کوردستان وەلاندراون. بۆ کارەکەی چیە؟ ئایا هاوکاری ناکرێن یاخود چییە؟ بۆ چێگەڕێتەوە؟ هۆکارەکە بڵم چییە؟ هۆکارەکان زۆرن، بەڵام یەکەم شت ئەوەیە ئەمان تەنها پەیمانگایەکیان هەیە کە ئەخوێنن لەو پەیمانگایە کە لە باخچەوە تایەتی تا پۆلی نۆی بنەڕەتی. ساڵانی پێشوو لە پۆلی نۆ ئەڕۆشنە ماڵەوە، بەڵام خۆشبەختانە ئێستا بۆ ماوەی 4 ساڵە و ئیمساڵ پێخێنە ساڵی پێنجەمەوە کە ئەمانە لە ئامادەی پیشەیی کۆمپیوتەر لەوێ پۆلیکیان بۆ کراوەوە کە تایبەت بەخۆیان لەو پۆلە ئەخوێنن. خۆشبەختانە ئیمساڵ دووهەم ساڵە پار نابیستێکمان دەرچوو کە قۆناغ لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراقی یەکەم نابیست بوو کە پۆلی 12 تەواو کرد و ئێستا لە قۆناغی دووە لە پەیمانگای کوردستان لە بەرزایەکان لەوەیە لە بەشی ئایتیوێکی کشمان لە بەشی ژمێریارە. ئەم ساڵژێکی کەشمان دەرچووە، ئەم ساڵژی شەڵا ئەویش ئەچێتە پەیمانگە. ئەمە لەسەر ئاستی عێراق و کوردستان کە نابیست پۆلی 12 تەواوکە لە سلەیمانیە. ئەمە باشە، بەڵام کێشەکان چییە کە ناتوانن ئەمان بەردەوام بن لە خوێنن؟ کێشەکان تۆ بتەوێ فێری زمانێکی کە بیت غەیری زمانی دایکە کە فێربی پێویستە بە قاموسە، پێویستە بەوەیە کە سێر چکەیت بگەڕێیت بە دوای وشایە. ئێمە خۆمان تەنیا یەک قاموسمانەیە لەسەر ئاستی کوردستان کە ئێمە هۆلێر و دووەک هاوبەشی کە ئێمە ئەو فەرهەنگی زمانی ئاماژەماندانیان پێکاتوو لە 2500 تۆ ئەزانی زمانەوانی بە ملیۆنەها وشەیە. ئەی ئەمانە ئاماژەی نییە کە ئەمە ئاماژەی نەبوو
ئەمیش ناتوانێت فێر بێ ئەمیش ناتوانێت بەرەو پێشە بچێ یەکەم دووهەم شت پرۆگرامی خوێندن پرۆگرامی خوێندن گەورەترین کێشەیە کە لە بەردەمی نابیستە کە وەکو پێویست ئەو پرۆگرامە نییە کە بۆ نابیست بێت لە چی پێکاتون پرۆگرامەکە هەموو بابەتەکانی کە خوێنکاری ئاسایی خوێنێ ئەمانژێ خوێنن هەموو لە قۆناغەکان لە باخچەوە تاکۆ پۆلی دوانزەکە ئەمان ئەی خوێنن بەڵام تۆ لە پرۆگرامەکە حسابی ئەوە نەکراوە بۆ نابیست ئێستا لە قۆناغی نۆیە کە کاتێ داغڵی تاقیکردنەوەی وەزاری ئەبێت لە ئینگلیزیە بۆ نمونە بەسیترین شت لە ئینگلیزیە چی بێتەوە ئەڵێ ئەم دەنگانە جیاکەرەوانێ ئەو زۆر بۆمان هاتوۆ هەمومان ئەم دەنگانە جیاکرێ ئەو گوێ لێنێ دەنگی چی جیاکاتەوە یاخود لە ئێستا لە ڕێزمانی عەرەبیە لە قەواعیدە ئەڵێ نەسڵ مەسموع ئەم نەسە گوێ لێگرە گوێ لێگرە و لەسەر ئەوە پرسیارەکانەکە ئەم گوێی لێنێ یعنی چی یاخود شعری بۆیەتەوانێ یاخود هەندێشتی بۆیەتەوە کە ئەم توانای ئەوەی نییە لەبەر ئەوە کاتێک کە داغڵی تاقیکردنەوەی وەزاری ئەبێ طبعاً ئەم دەرناچێت ئەمینە بێ حسابی ئەوانەیان بۆ ناکرێت یەکەم دووهەم لە کاتی تاقیکردنەوەی وەزاریە مەمنوعە یەک وەرگێڕ بچێتە ژوورەوانە تۆ هەموو ئەو خوێندکارانی کە هەتە لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی عێراق مامۆستایەک لە ژوورەوەی یەکێ دوان سیان چوار لە ژوورەوەی سوتفە ئەگەر خوێندکارێک پرسیارێکی هەبێت یارمەتیەیە یان ڕێگاکەی پیشانەیە ئەی بۆ نابیزنە لێستاشدا هەر نییە؟ نییە نایڵ مەمنوعە کە مامۆستای ئاماژە بچێتە ژوورەوە با مامۆستای بەوانەکە نەبێت مامۆستایەک بێت بەسەر وەرگێڕ بێت با بچێتە ژوورەوانە تەسەوەر بکە پار خوێندکارمان داغڵی تاقیکردنەوەی وەزاری پۆلی شەش بووە سەماعەکەیان لێسەنەوە ئەزەنچی ئەوە لە قانونی لە یاسای کەم ئەندامانە ئەوە کفرە وەکو ئەوەی کە یەکێک بە دارشقە کە ئەڕوات دارشقەکەی لێبسەنە یا یەکێ لەسەر عربانەکە لێبسەنە بڵە بچۆ جووری امتحانەوە سەماعەکان لێسەنەوە ئێوە گوێ لە هیچ نییە کە تۆ پرسیارەکانە خوێنەوەی نەخوێنێتەوە گیان نەکردوەوە ئەمە لەگەڵ کەسانی ئاساییە چۆن سەماعیان لە هەموو سەنەوە لە میشیان سەنەوە چەند توێتی نابیستم ناتوانین گوێم لێ بێ لیان سەنەوە یعنی کێشەکان زۆرە بەداخەوە چییە هەمووشی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کۆمەڵگا هوشیاری نییە بەرامبەر بە کەسانی نابیست باش تا ئەو پەیمانگای کە دیاری کرا بۆ نابیستان تا پۆلی نۆ ئەخوێنن لە دوای ئەم پۆلەوە ئەچم بۆ ئامادەی لە خوێندنگەیەکی ئاسایی ئەخوێنن هیچ وانیان بۆ تەرک ناکرێت کە تایبەت بێت بەونە بە تەلەڤیزیۆن کە گوێی لێ بێ ئاسایی بەڵام ئەوان نابیستن ناتوان بۆم نام پرۆگرامەکانی گشتی بخوێنن ئایش تەرک ناکرێت لێشدا هیچ هاوکارێک ناکرێن پاروا بڕیار و تەنسیق لە بین وەزارەتی پەروەردە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وا بڕیار بوو کە لە سا 75 پرۆگرام داغڵ بێت بەڵام کاتێک کە چوونە ژوورەوە هەمووی داغڵ بوو لەبەرەوە لە 8 خوێندکار یەک خوێندکار دەچوو باش ئەی لێسادا ئامارەکان بۆمە هەروەکو ئەزمموی خۆت وەکو شارەزایەک لە بواری زمانی ئاماژە ئەوەی بەرچاوە کەوت بێ یاخود بەرتۆ کەوت بێ نابیستان لە ئێستادا ڕژەکان زۆرە طبعاً زۆرە ساڵ بە ساڵ زۆرتری ژەبێ خۆ دەزانی کوردستان لە ئامارە زۆر لاوازە ئامارێکی وامان لە بەردەسانێ بەڵام ئەوانی کە موچە وەرەگرن لە بەڕێوەبەرەتی کە مەندامانی سلەیمانیان نزیکەی سلەیمانی و دەوروبەری 2000 نابیستە بەڵام لە ساڵی 2014ەوە یەک نابیست هەموو کە مەندامێک تەسجیل نەکراوە تۆمار نەکراوە 2014 یعنی ئەو ئامارە دەکرێت پێش 2014 بەڵێ پێشەوە تا ئێستا بەڵام ئەمانی کە تۆمار نەکراوە نازانین لە قسەکان ئاماژە بۆ کرد کە ڕێژەکە لە زیاد بووندایە هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە ڕێژەکە لە زیادبوونایە بۆچی هۆکارەکە زیادبوونی دانیشتوانی یەکەم دووهەم خۆی ئێمە ئەڵێن ئەبێ هاوسەرگیری نابیست لەگەڵ نابیستە باشترە لە یەکتی ئەگەن نابیست لەگەڵ نابیستە بەڵام ئەمەیان زانستیان ئەمە زانستیان خۆی ڕاز نییە ئەمە چونکە بۆچی هی کرۆمۆسۆمات و ئەو شتانە هەموو زیاتر ئەکاتەوە یعنی ویراسی دووبارە ئەبێتەوانێ ویراسی دووبارە ئەبێتەوانێ ئێستا لە فنلەندا لە ساڵی 1994ەوە قەدەغە کراوە نابیست لەگەڵ نابیستە هاوسەرگیری بکە بەڵام ئێمە هەمووی هاوسەرگیری
وەلو زۆربەی زۆریان کە مناڵەکانیان زۆر کەمیتیان کە مناڵەکانیشان ناویست بێ مناڵەکانە قسەکەن بەڵام تۆ ئایا هینە هەیە بۆ جیلی داهاتوو گرنتی ئەوت گرنگی ئەوە هەیە بۆ جیلی داهاتوو کە مناڵەکان ناویست نەبن تیانە دایک و باوکەکە ناویستە مناڵەکەیشی ناویست و ئۆتیزمیش دەرچوو. باش مامۆستاوەکو خۆت شارەزا لە زمانی ئاماژە لە هەمان کادا بەرکەوتت هەیە لەگەڵ نابیستان خودی خۆیان و لەگەڵ خێزانەکانیشە دۆخی خێزانەکان چۆن دەبینیت لە هەمان کاتدا لەوانەیە بەشێک لە دایک و باوکانی خۆت خێزان بوونە شەرم کات یا خۆت شاردنەوەی هەبێت لە دەوروبەر بڵێت من منداڵەکەم نابیستە ئایا و بەرکەوتتان هەبوو لەگەڵ جۆرە خێزانانە؟ تقریبا مانی وەبزانم حەوت بوو کەی کاتی امتحاناتەکان بوو شەش بوو مانی شەش بوو دایکێک هات وتی مامۆستا مناڵەکەم نابیستە ئەمەوێ بهێنم وتم کوا تەمەنی چەنە تۆ کاتێککە مناڵ داغڵەکەی لە خوێندنگە کاتێ داغڵەکەی کە تەمەنی 5 ساڵە یا 6 ساڵە 13 ساڵە وتم ئەی بوو لەکوێ ماڵتان لە سلەیمانی بوو ئەخر زۆرمان بۆیە کە ماڵ یان لە دەرەوەی شارە دوای چەند ساڵێک بیریانەکەیتەوە ماڵیان هێن لە سلەیمانی و مناڵەکان وتم ماڵتان لە دەرەوەی شارۆتی نا لە سلەیمانیە وتم ئەی بۆ نەوێنا وتی ئێستاش کە هاتووم ئەگەر باوکی بزانێت لە منیش و لە کوڕەکەشەیە تەنها لەبەرەوەی نابیست لەبەر ئەوەی نابیستە و توتی نا بە هیچ جۆرە نابێ ببێتە مەکتەبی نابیستان نابێ هەمانە یعنی تەسەور بکە هەمانە کچەکەی زۆر بەتوانایە زۆر بەتوانەیە بەهرەمەندە چون هینێکی لەگەڵ بکەن مقابلێکی تەلڤیزیۆنی لەگەڵا بکرێت وتی ئەگەر بە ئاماژە قسە بکەن باوکەکە نەیهێشت تینایڵ تۆ یعنی بەسیتترین مافی خۆی دیکە بتوانێت ئەو مناڵە بە هین قسە بکات بە ئاماژە قسە بکات ناتوانێت قسە بکات زمانی خۆیت ناتوانێت قسە بکە هەر ئەبێ بە ئاماژە قسە بکە نەیهێشت باوکەکە ئەمانە زۆرمان هەیە کاتە ئەو شەرمەش هەیە لە نێوان دایک و باوکان کەمەش بێگومان کارێکی هەڵەیە بەرامبەر بە منداڵەکە و قورانی مافی منداڵەکەی کە لێرەدا ئەوان ئەنجامیە تەسەور بکە هەمان بۆ زۆر یعنی متەدەینیش بووە زۆر لە دایکەکەیە لە مناڵەکەیە ئەیوت دەبێت تۆ گوناحێکی کردبێ بۆی مناڵەکە و نابیست بەداخل ئەوەیە هوشیاری لە ناو کۆمەلگا نیە هوشیاری بەداخەوە لە ناو کۆمەلگا نیە تۆ کاتێ ئەگەر دایک و باوکەکە بەما کە ئەم واقعەکە هاتۆتە بەردەستت کە تۆ ڕازی بووی کە هەولی بۆی ئیشی بۆکە یارمەتی ئەی بەڵام بە زۆر کە دایک و باوکەکە بەوە ڕازی نەبوون مناڵەکەش پێش ناکەی مناڵەکەش توانایە مناڵەکەش لە شوێنی خۆیان مێنێتەوە باش کە ئەم جۆرە هۆشیاریە ناتوانین بڵێن بە تەواوەتینی لەوانەیە بەشێک لە دایک و باوکان بەم جۆرە نەبن بەڵام ئەوانەی کە بەم جۆرەن منداڵەکانیان بەم جۆرە مامەڵی لەگەڵدا دەکەن یاخود لێرەدا دایکانیش بەردەکەن وەکو ئاماژە پێکرد متەدەین بووە بەڵام هۆکارێکی تری دۆزیوەتەوە بۆی منداڵەکەی نابیست کێ لێرەدا ڕۆڵ ببینێت بۆی خۆشیاری لە نێوان هاوڵاتیان لە نێوان دایک و باوکاندا بڵاو بکاتەوە جگە لە میدیا کی تریش ئەبێت لێرەدا بەرپرس بێ یاخود ڕۆڵ بگێڕێت لەم دۆخە خۆی لە سەرەتا منی گەڕێنەوە بە ڕاگەیاندکارەکان مافروزە لە هەموو کەناڵەکانەوە ئەمە یەک بەداخەوە کە لەمە ینی کەم تەرخەمن یەکەم دووهەم ئەیگەڕێمەوە بۆ لایەنی بەرپرس پێویستە ئەوە کەسانی ئەو کەسانی کە مناڵی خاون پێداست تایبەتیانی و بتایبەتیش نابیست تۆ خول بکەیتەوە خول بکرێتەوە بۆ ئەو دایک و باوکانە بۆی فێریانکەی کە ئەمە عیبە نییە ئەمە شوورەیی نییە کە تۆ ئەو مناڵە من لەوانەیە ئێستا لە دوای ئەم تەمەنەوە نابیست بم لەوانەیە بە حادیسێک نابیست بم لەوانەیە بە حادیسێک قاچ لە دەست بم لەبەر ئەوە ئەمە زۆر گرنگە کە ئێمە وشیاری ڕێکخراوەکان لایەنی بەرپرس ئەو کەسانە کە ئێمە کۆمەلگا وشیارکەینەوەنە کاتە پێستەمووی هەماهنگ بێبێکەوە بتوانە ئەم دۆخەت باشتر بکەن نەک بەرەو خراپتر بچێ ڕانگەیاندکارەکان زۆر گرنگە کە هین بن شتێک لە دڵمایە تا ئێستا لە 24 لە 8 مانگی پار لە مانگی پارە هاوسەرگیریەکی بە کۆمەڵ کرا نابینایان و نابیستان یەکێ لە پەیامنێرەکان هاتە لای نابیستەکان قسە بکات کە هاتە لای نابیستەکە قسە بکە نابیستەکە وتی هینە وتی من نابیستم ئەوە نیە ئیشارەتی کرد یەکسەر ڕۆشتە سەر نابیناکە یەکسەر بەجێی هێشت تۆ ڕاگەیاندکاری قەی ناکە
هیچ نەبێ بە مەلامەحی دەموچاو هیچ نەبێ بە قسەکردن بوتایە پیرۆستان بێ بوتایە زەردەخەنەیەکە بۆ بکردایە نەک یەکسەر تۆ ئەو پشتگوێ بخۆیت و چتە لای نابیناکە ئەوە زۆر لای ناویستەکان زۆر دنیایەوە زۆریان پێ ناخۆش بوو وتیان بۆ تم نازانم ئەوە لە خۆیان پرسم نازانم بەداخە بابینە سەر ئەوەی کە ئەوانەی کە نابیست نین لە سەرەتا بەڵام تووشی بۆم نەڕوودایەک دەبن یاخو حادیسەیەک دەبن نابیست دەبن تا قۆناغی حوتیان خوێندووە یا خۆشەشی بنەڕەتیان خوێندووە لە قۆناغ بەجۆ یەن لە پەیمانگاکەی ئەو دەست بە خوێندن دەکەن یاخۆت پێویستە لە سەرەتاوە فێر بکرێن و وردەکارەکان وەربگرن گشتی طبعا ئەو کەسەی کە بە گەورەی نابیست دەبێت ئەوانە زۆر باشترن لە نابیستی ئاسایی بۆچی چونکە باگراوەندێکی ئاخاوتنی هەیە باگراوەندێکی ئاخاوتنی هەیە وشە ئەزانە بیستوێتی ئەزانێ ئەمە چیە ئەوە چی نییە بەڵام ئیتر ئەو لە سەرەتا ئەگەر خێزانەکان ئەو هوشیاری تەندروستیان هەبێت و زوو فریای بکەون و سەماعی بۆ بەکاربێنن احتیمالە هەر پێویست نەکابێتە لای ئێمە بەڵام هەمانە کە هاتۆتە لای ئێمە ئەمان ئێستا زۆرمان هەیە بەداخەوە کە لە پەروەردەی دایبەت هەتاکو پۆلی حەوت دەرچووە تا پۆلی حەوت دەرچووە بەبێ ئەوەی نووسین بزانێن بە پێ ئەوەی ئیشارەت بزانێن بەبێ ئەوەی یەکشت بزانێن ئێمە چیمان کردو بۆی کێشەی ئەوانە حەلکەین بۆی بتوانین بەردەوام بێ لە خوێندنە ساڵێکیان بۆدا ئەنین ساڵێک پۆلێکی تایبەتیان بۆ ئۆکەینەوە فێری ئاماژەیانەکەین چونکە ئاماژەش نازانن لەگەڵ ناویستان نەبوون فێری ئاماژەیانەکەن اینجا دوای ئەوە ساڵی دووهەم بە پێی ئەو بڕوانامایی کە هێناوێتی چ پۆلەکە بخینەوە ئەو پۆلە باشە بێمە سەر ئەستەنگەکانی نابیستان کە سەردانی دەستگا و هەروە فەرمانگە حکومی گشتیەکان دەکەن تا چەند ئاستەنگیان بۆ دروست دەبێت لەوێدا بۆ وەرگێر نییە زمانی ئاماژە هاوڵاتیان نەیزانن تا چەند ئەم گرفتە ڕوبەڕووی ئەوان دەبێتەوە طبعا ئەم گرفتە ڕۆژانە ڕوبەڕوویانە بێتەوە چونکە تۆ پتێونەتەوانی بەشێکن لە کۆمەڵگا ژیانی کێشەشی تێەکەوێ پێداویستی تێەکەوێ بڕوا بکە یعنی ئێمە وەکو مامۆستایانی پەیمانگای هیوا جاری وایە نییە تەلەفۆن بۆ کرد ئێستا لە شۆرتەوە جاری وایە لە دادگاوە لێەوە بەشک مامۆستایەکمان بۆ بنێری جاری وایە کێشەکان زۆر قورسە کێشەکان ڕاستە مامۆستایە ڕاستە زمانی ئاماژە ئەزانێ بەڵام زمانی ئاماژەکە ئەو خەبیرە لەوانەکەی خۆیە خەبیرە لەوانەکەی خۆیە لەبەر ئەوە نەبوونی وەرگێر کێشەیەکی زۆر گەورەیە ئێستا مان نییە ئێمە لەمانێکە سێجار چواجار نەچینە شوڕتە نەچینە محکەمە نەچینە فەرمانگاکان بەردەوام ئەم کێشانە هەیە یەکەم دووهەم لەم ڕۆژانەیەکێک لە نابیستەکان وتی بەردەوام من دایکم لەگەڵمیە بۆ لای دکتۆر و ئەمانە وتی دایکمیە وتی بەس دایکم نەخۆش بوو نەیتوانی بێ وتی کوڕەکەم هەرزەکارە مەجبور کوڕەکەم بر لەگەڵ خۆم لە ژووریشەوە لە ڕوم ناهاو مۆزوعەکە باسکەم بۆ کوڕەکەم بۆی نەخۆشی ژنانەی هەبوو نەمەتوانی ئەوە یعنی گەورەترین کێشێکە ڕۆژانە ڕوبەڕوویان نەبێتەوە لە هەموو شوێنێکە یا بەخەڵەت لیان تێگەن یا ئیستقلالیان نەکەن ئەوانە گەورەترین کێشەی وەرگێر لەم شاری ئێمە و لە کوردستانە ئەو گەورەترین کێشەیە بێگومان مامۆستا باس لە پێشنگاکە دەکەین باز لە دەستکەوتنی هەلیکار تایبەت بۆ ناویستیان لە ئێستادا چۆنە تا چەند هاوکاری کراون بۆی هەلیکاری خۆشیان بژێوی خوان دەست بکەێت بەڵام لە دوای ناوڕێک و پاشان وەڵامەکە لێ وەردەگرم ناوڕێک وەگەڕ پێگومان لە تەوەری دۆمدا بەردەوامین لەگەڵتان گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین کە پێش ناوبڕەکە مامۆستا باسمان لە دەستکەوتنی هەلیکار کرد ئایا ئەم دەستکەوتنی هەلیکار بۆ نابیستیان چۆن دەبینی لە ئێستا ئەوانی دەتوانن بۆ منە هەلیکاریان هەبێت و کەسێکی تر خۆ دەزانین بۆ گەنجانی کە بۆ ئەوە چەند ساڵە دەرچووی و زانکۆکان دەرچوون و هەلیکارنێ اینجا بۆ ئەمان کەم طبعا لەوە زۆر کەمترە لە ئەهلیەکانیش لە ئەهلیەکانیش بەداخەوە لە ئەهلیەکانیش کۆمەڵێکی ئێمە بەهۆی کۆمەڵی کە ڕووڵاڵەکان و لە ساڵینەوەکانە خولی داکاشیان کردەوە کۆمەڵێکی زۆرمان لە نابیستەکان داکتاشن هەموو وەستای زۆر چاکن داکتاشن جاران دوکانی خۆیان هەبوو ئێستا بەهۆی ئەم کۆمپانیەوەشتانەوە طبعا ئەوە کز بووە پازار کز بووە بەداخەوە ئێستا هەموو دوکانەکانیان داخستۆ ناتوانن
هەندێکیان ئیشەکەن لە کۆمپانیاکانە وەکو کرێکارێکی ئیشەکەن لە کۆمپانیاکانە هەروتم ئەمەش هەرەگەڕێتەوە بۆ هۆشیاری کۆمەلگا یەکێکیان دوکان هەیە ئەڵێ کە مشتریەکەیەت کە مشتریەکەیە کە سیرەکان من نابیستم ئەڕوا ئەچێتە دوکانەکەی ئەو لە لای ئەو شت ناکڕێ لای ئەو دروستی ناکات بەڵێ دارتاش بووە بەڵێ بەداخەوەم گرفتە لە ئێستادا زۆریشە زۆر باش پار لە کەرکوب خولێکی شانۆ کرایەوە تایبەت بە نابیستان کە مودێک ئەوانی شانۆیان ڕۆڵیان دەبینی و ئەکتەر بوون ئەم خولە چۆن بوو بۆ ئەوان تا چەند گرینگە کار و چەلێکی لەم جۆر هەبێ طبعا من خولەکە زۆر ئاگام لێ نەبوو خولەکە چۆن بەس کۆمەڵی هونەرمەند بوون نابیستەکانیان هێنا حەزیان کرد شانۆیەکی بێدەنگ پیشانی خەڵک بن بەڵام نیشاندانەکان عرزەکان لە سلێمانی بوو واتە فێرکاریەکە لە کەرکوب بوون نمایشەکە لە سلێمانی بوو داوەش لە من کرا کە بچم ڕاهێنانیان پێ بکەم ئیتر وتیان ڕۆژانە زۆرە من بچم بۆ کەرکوب و بێمەوانە ئەو کاتە لەلایەن وەزم دەستگای مرۆیمان بوو کە سپۆنسەری ئیشەکەیە کرد وتیان ئەتوانی بچی ئەمەدە باششم تیا بوو بەڵام بە ڕۆژە دوو ڕۆژ تەواو نەبوو بە ڕۆژە دوو ڕۆژ تەواو نەبوو بەڵام عرزەکان لێرە لە سلەیمانی بوو لە ماجیدی مۆڵ بوو نابیستانی ئێرش چوون کە دییان شتێکی تەبعاً زۆر جوان بوو ئەوان زۆر بەهرەمەندن لە تەمسیلکردنە زۆر بەهرەمەندن لە تەمسیلکردنە ئێمە لە هەموو ساڵە لە یادەکانە شتێکی بچووک شانۆیە شتێکی بچووگەکەین بەڵام بێگومان ئەم کار و چالێکی جۆر بە جۆرانە بۆ ئەوان زۆر گرنگە مامۆستا ئەمە لە کاتی ناوبڕاکەیە باسمان لە سەماعە کرد بۆ نابیستان ئایش سەماعەیە بوونی هەیە یاخود نیشتەرگیری هەیە بۆ منە ئەوان بەکاری بێنن چەند جارێک ڕکلام کرا بۆ شتە جۆر بە جۆرەکان بە حساب ئەوانی کە نابیستن دەتوانن گویان لە دەوروبەر بێ ئاشتێکی وا بوونی هەیە ئەوەی نابیستی تەواو بێن سوودی لێ نابینی سوودی لێ نابینی ئەوەی نابیستی تەواو بەڵام ئەوەی کە کەمبیست بێت ئەوەی کەمبیست بێت ئەتوانێت سەماعە بەکاربێنن بەڵام لە تەمەنێکی مناڵیەوە پێویستە بەکارهێنانی سەماعە دایک و باوک کە بزانێ مناڵی نابیستە لە 6 مانەوە بۆی بەکاربێنێ لە 6 مانەوە بۆی بەکاربێنێ ئەگەر بۆی بەکار نهێنا لە تەمەنی گەورەیە زۆر کەمیان بەکارێن ئێستا کەمبیستمان زۆرە پێیانەڵم بۆ سەماعە بەکارێنێ لە نا ئیزعاجە بەکاری نێنن چونکە بۆچی چونکە ئەو تەمەنەی ئەو کە پێشتر بەسەری بردووە تەمەنەکەی بەسەری بردووە زۆر بە هودوئی هیچ شتێکی نەبیستووە ئێستا ئەم زیکە ئەخەیتە مێشتەوە استیعابی ناکە قبوڵی ناکە لەبەرەوە بەکاری نانێ بۆ چاندنی لوولە پێچ زراعی قەوقع ئەمەش گەورەترین کێشەیە ئەبێ مناڵ لە تەمەنی چوارمانەیە ئەو نەشتەرگەری بۆ بکرێ ئەوانە بۆ نابیستیشە بێن نابیستەوە ئەبێ ئەو نەشتەرگەری بۆ بکرێت کە ئەو نەشتەرگەری بۆ کرا اینجا لە دوای نەشتەرگەریەکە ئێمە ئێستا مناڵێکی زۆر بۆی کراوە لە سلێمانی مناڵ پارێز سەستاوە بەو کارە مناڵێکی زۆر کردوەتی لە ناحی پزیشکی و زۆر سەلامەتە باشە بەڵام ئەبێ بەلایانی کەمەوە 2 ساڵ بۆ 3 ساڵ ڕاهێنانی ئاخاوتنی پێ بکرێت اینجا تێکەڵاوی کەسانی ساغ بکرێتەوە بەڵام بەداخەوە ئێمە وەکو ڕاهێنەری ئاخاوتن نیمانە لە سلێمانی تەنها یەک دکتۆر هەیە کە مناڵپارێز لە ئێرانی هێناوێتی لێرە دکتۆری شفرای و هەموو ناکەوێت ناتوانێت ئاخاوتنیان پێ بکە من خۆم بە پەرلەمان وتۆ ئەو کاتە کە ئاسۆسخان وەزیر بوو بەوانم وتۆ وەزارەتی خوێندنی باڵام وتۆ پێویستە لە کۆلێژی پزیشکی ئەو بەشە بکرێتەوانێ یاخود تواناسازی ئەو هەمووتان ناردە دەرەوانێت کە چۆن ماستەریان هێنا دکتۆران هێنا با مەجموعەیەکتان ناردا لەو بوارە ئێمە ئەو لەوەشە بۆشاییمان هەیە ئەوە نییە هەرتەنها لە لای خۆمان کێشەکان وەزارەتی تەندروستی وەزارەتی خوێندنی باڵایە وەزارەتی پەروەردەیە وەزارەتی خۆمان کاروباری کۆمەڵاتی هەموو بەرپرسن زۆر سپاس بۆ مامۆستا مەحموود شارەزا لە زمانی ئاماژار چانە حەزم ناکرد تۆری دۆم کۆتایی پێبێنم بەڵام چی بکەم لەبەر کەمی کاتەکە ناچارم ئەم باسە زۆر هەڵەگرێت کێشەکانیان زۆرە بە حکمەوە کە من زۆر تێکەڵایەنم ئینشەڵا بۆ کاتێکی کە ئەمە شیوادارین لەو 20 خولەکە یاخود 25 خولەکە زانیاری وردە کارەکانمان ببینە ڕەنگاند بێ سپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆ سپاس بۆ ئێوەش